کاتێک هونەر و ئەدەب و مۆزیک گزارش لە خۆیان دەکەن هەمووان بێدەنگ دەبن و وێنە و دەنگ و ڕوانینەکان دەکەونە گفتوگۆوە. ئەمە پەیامی ئێمەیە وەک چەند شاعیرێک و موزیکژن و هونەرمەندەکان کە لایەنێکی دیکە پێشکەش بکەین لە ڕوانگەی خۆمانەوە و وا لە جێگری جەماوەری ئەمریکی بکەین لە لایەنێکی دیکەی ئەزمونەکە تێبگات ئەزمموی ئەو سووریایی کە لە ئەمریکا دەژی و جیاواز لەوەی کە لە هەواڵەکاندا دەیبینن. مۆزیک تەواوکەری شعر و وێنە و تابلۆکان بوو. کاتی چەمبرس کۆڕەکەی بە ئاوازە غەمگینەکانی چەلۆکەی ڕازان بووە. من لەو باوەڕەدام کارێکی پڕبایەخ بوو. هەر هونەر و دەبێتە ئیلهام بەخش بۆ هونەرەکەی دیکە. کێشە نییە کە بە زمانێکی هەوبەش قسە ناکەین و یان هەر یەکە و لە شوێنێکی جیاوازەوە هاتوین. هەمومان براوین. هەموو یەکیەک لەمەدا پشکێکی دەبێت. ئەم کۆڕە لە پایتەختی وڵاتەکەدا ئەنجام درا کاری زۆر لێرە دەکرێت ئیستا هونەرێکی جوان نمایش دەکرێت لەگەڵ کۆمەڵێک کەسی جوان و ڕۆح جواندا هەمووان پێکەوە دێین. یەکێکی دیکە لە خانوە هەڵبەسخوازەکان سەرباری گەڕانەوەی بۆ سۆز بۆ نیشتیمان بۆ ژیانی ڕابردووی سووریا بەڵام ئەو دەڵێت ئێمە ئێستا تیایدا دەژین. من لەو باوەڕەدام کەسێک بیر لە نۆستالژیا ناکاتەوە کاتێک کە دەنووسێت لە بەرەوەی شتەکە خۆی لە ئارادایە لە ناو هەست و نەزدایە ئێمە لە ناویدا دەژین. کۆچ و لەبەرێک هەڵوەشان ونبوون تێکرا کاتێک دەیکەیتەوە نێو خەیاڵتەوە دەینووسی وا دەکات زۆر ستەمکار بێت. تابلۆکانی شێوەکاری کورد لوقمان ئەحمەد بەشێک بوون لەم ئێوارەیە ئەزمموونێکی جیاواز بوو. ئەم پێکاتانە مۆزیک تابلۆ وێنە و شیعر پێکەوە هەماهەنگ دەبن و پێکەوە دەکەونە گفتوگۆ بۆ خۆڵقاندنی بەرهەمی کۆتایی ئەم ئێوارەیە بە کامڵی. هەرچەند ئەڵمانیزامی خانمە هەڵبەسوانی سووری ڕایەکی جیاوازی هەبوو لەبارەی ئازارەوە بەڵام کۆی قەسیدەکەی قوڵبوونەوە بوو بەناو ئازاردا. دەتوانێت وە بیر لە بابەتەکە بکەیتەوە بە تایبەتی ئەو خەڵکانەی لە ئەمریکان سۆزیان هەیە بەرەمبەر مرۆڤ وەک تاکە کەس زیاتر لە سۆز بۆ ئازاری تەواوی ملەتێک. بەڵام گەڕانەوە بۆ نیشتمان واتە گەڕانەوە بۆ شار بۆ نێو شەقامەکان. من لەو باوەڕەدام ئەمە بۆ من یا هەر کۆڕ و کۆبوونەوەیە کە پەیوەندی بە سووریاوە هەبێت وام لێ دەکات بیر لە وڵاتەکەم بکەمەوە بیری خێزانەکەم بکەم بە تایبەتی ئەم کۆڕە شیعریە زۆر جوان بوو بیری دەخستمەوە کە بە شەقامەکانی دەمشقدا پیاسەم دەکرد. ئامادەبوانی ئەمریکی لەم کۆڕەدا چێژیان لە جیاوازی کۆڕەکە وەردەگرت. زۆر بزوێنەر بوو دەربارەی لێشاوێک لە گزارشتی خۆشەویستی و ونبوون و ئاواتەخوازی کە گوێم لێ دەبوو. باو باپیرانم کۆچبەر بوون بارودۆخێکی جیاوازیان هەبوو کە وام لێ دەکات هەست بە ونبوون بکەم. هاوکات تۆماس پارکەریش باز لە خۆشحاڵی خۆی دەکات بوو ئەم جۆرە چالاکیانە. ئەمەوێت سوپاسی کۆچبەرانی سووریا بکەم لەم وڵاتەدا کە هاوکاری ئەوە بوون کە ئەم کۆڕە ئەنجام بدرێت نەوەک هەر من بەڵکو لەلایەن خەڵکێکی زۆرەوە بە گەرمی پێشوازیان لێ دەکەن. زمانی هاوبەشی مۆزیک و ئەدەب و فەرهەنگ و هونەر هەمووان لە کەشێکی جواندا کۆ دەکاتەوە لە کۆتاییدا ئەم پڕۆژە هونەری و فەرهەنگیە بەردەوام دەبێت. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا.